خۆشەویستانی گەڕێمی دیارە ئەمە سروشتی شاری سلێمانی هەمیشە ڕووە ئەوە لایڤەکەی ڕووە سڵامانێ بوو تا تاڵان ڕەحیم جان بۆ کاکە نورە گەڕیانەکی بۆ ئازم بکات لە حەزەکەی کاکە نورەی مەحموودی لە ڕۆژهەڵاتەوە لێرە میوانە لە شاری لە پایتەختی ڕۆشنبیری ئەمە یەکێکە لە چایخانەکانی شاری سلێمانی بەناوی چایخانەی ماڵکەندی
مامۆستاجان ڕای بەڕێزت چییە لە پایتەختی ڕۆشنبیریە لە سلێمانی زۆر جار ئەم شتانە لە هەر شوێنێکی گشتیەکانە مەسەڵەن لە چاخانەکان ئەمەوانە هونەرە میلیە بەردەوام بێت پێمە بێت لە ئەوروپا هەم شتە هەیە زۆر تەبیعیە بەس لێرە تۆزێ بە قورس وەرەگیرا چەند ماوەیە کاڵین سلێمانیە بەم شتانە و سلێمانیە حتمما کارێکی زۆر سیرۆزە ئەم هونەرمەندە میلیە گەورانە بەڕاستی دەنگیان نەبوو پنجیان هەر لە کار و خۆشییان چێژێکی تایبەتی ئەو زەر بەڵەبانە مامۆستاج بەڕای من هونەری میلی ئەبێ بناغی هەموو هونەرەکانی مۆسیقا و گۆرانی بێت چکە بناغە ئەساسە ئەگەر هەموو هونەرێکی پێشکەوتوش سەردەمیانت ئەبێ لەسەر بناغی میلی بۆیە پێویستە ئەمانە زیاتر خزمەت بکرێن زیاتر دەردەون زیاتر ئەمان بناغن بەڕاستی دەست خۆش مامۆستاج دەست خۆش مامۆستاج